ئەو سەرچاو ئاوانی کە کانیوانەکەن لە شەروێتدا هەبوون بەڕاستی جێگەنی وەکو معجززیەک بوون. من وەکو دانیشتێکی خەڵکی شەروێت کە وەکوڵێن شێخەوەتمان قادرم دانیشتێکی ئەو گوندەماک لە ساڵی 92 کە لەگەڵ ئاوادان کراوەتەوە من بۆ خۆم وجودم هەبوو لێرەکانەدا دیارە بۆ یەکەمین جارە ئەوەی کە من دیتومە و لێرەکانەدا ئەو وشکە ساڵی کە لێرە و هەروەها لە بە ساڵە چوانەکان وەکو باوە پیرانیشمان پرسی و ئەوانەی کە تەمەنێکیان هەیە ئەوانش بە هەمان شێوە دەڵم بۆ یەکەمین جارە شتێکی و ئاببینین کە بە وشکە ساڵی کە ئەو سەرچاو ئاوانی کە کانیوانەکەن لە شەروێتدا هەبوون بەڕاستی جێگەنی وەکو معجززیەک بوون. سرنجی سەیرانکەرانی ڕاکێشا بۆ خەڵک دڵی خۆش بەوەی بەڵام بەداخێکی گرانەوە کە ئەم ساڵەکان ئەو وشکە ساڵی ڕووی ئێمە کردووە هەم زەرروزیانێکی مادیش کە دەیگەڕن و بۆ قاز و پەلەوەڕەکان کە ئەوە بەڕاستی سەرچاوەیەکی ژیانی خەڵکی زۆر بووە یان وا هەتا لە شوێنان داهاتن لەبەرەوەی زۆر خاوێن بوو ئەو ئەوەیە کە لەو ڕووبارەدا وەکو دەڵێن ئەو قازانە تێدا هەبوون قاز و مراویەکان دابوون ئەم ساڵەکانە بەڕاستی زۆر کەم بووەوە هەر ڕێژێکی ئێزگا زۆر کەم بووەوە چونکە ئەوانە لەسەر بۆی ئاوەکەیەوە کە ژیانیان هەبووە لەوێدا کە لە ماڵە خزمەت دەکران داهاتنەوە ناو ڕووبارەکەیدا کە ئێستا سیمایەکی زۆر ناشرینی بە هەم بە گوندەکەش بەخشیوە هەم بۆی ئەو پەلەوەڕ و قاز و مراویانش کە نەمانێتەوە بەڕاستی زۆر جێگای ئەسەفا بۆما بەڵامەوە چیا و کارێکی سروشتی خی گەورەیە ئەوە بێ پێش و کردبینم کە ئەمە بەڕاستی زۆر پێی متەئەسیرین لەسەرەوەی تەجاری وە بۆ بیرێکی وازیەکەش بیرێکی ئەوەی کە 150 متر زیاتر قۆڵە لەویشت ئەسیری کردووە ڕێژەکەی جاری وا گۆڕانکاری بەسەر ئاوەکەشی یادێت کە ئەوە دەلالەت لەوە سێرەکە ئاوی ژێر زەویش کەم بۆتەوە زۆر تەئسیری لەویش کردووە. ئەمسا قاز و مراوی بە تایبەتی سیفەتیان وایە لە ئاودا پێویستیان بە ئاوێکی پاک و ڕۆیشتووە و ئەوەیە ئەم ساڵ ئەو خەڵکە چۆن یعنی پەڵەوەەر بە خێو دەکا یاخود لە سەدا چەندی کەم بۆتەوە بەهۆی نەبوونی ئاو وشکە ساڵ والله بۆ پەلەوەرەکان بەڕاستی زۆر کەمە هەیە حوزێکیان لە ماڵەدا دروست کردووە بەهۆی ئەوەیە کە بڕێکی کەم ئاویان هەم لە ناو تەشت و قاپشتی وا بوو دەکەن کە ئەوانە چۆن فەرامۆشێکیان بێتەوە ئەگی ناو ئاوە نەماوەتەوە کە لێردا ئەو قازانە مەلایان دەکرد و ئەینی وەزعی ژیانی خۆیان هەر لە ماڵەوەدا وا ڕاهات بوون کە لە ماڵە بانی دەبووە یەکسەر ئەوانە دانزانی وەکو دەڵێ هەساکی سیحیان یەکسەر داهاتن ناو ڕووبارێک و مەلایان دەکات هەتا ئێوارە درەنگانی ئێوارە دەمانەوە لەوە مەڵان ئێستا ئەوەش نەماوەتەوەوانش بێ ئومێد بوون کە ڕێژێکی زۆریش کەم بۆتەوە هەتا ژماریان زۆر کەم بۆتەوە هیچ نەماوێتەوە بۆ شێوەیە کە ئێمە دڵمان پێ خۆش بێ کە لەم لێرەدا ئەو سەرچاوی کە خەڵکێکی زۆر وەک بۆ سەرچاوی ژیانی خۆی ئابووری پشتی بێدەبەستن ئەوەش بەداخەوە نەماوەتەوە زۆر کەم بۆتەوە هەر ڕێژێکی زۆر کەم بووە. شەروێت بە قازی جوان و قەڵەو بەناوبانگ ئەم ساڵ چۆنە؟ والله ڕاست دەکەی بە لێرە قازەکانی بەناوبانگ بوون لێرەدا بەڵام ئێستا ئەویش نەماوە بە ناشکل نەبێ بڵین چی ناوبانگەکەی چونکە هیچ قازەکان ئەمە ئەوەی کە لە شوێنەکانش خاسەیە بەڵام ئەوەی کە خاوێن و خۆشیێکی بە ئێمە دەبەخشی و بۆ سرنجی خەڵکی ڕادێکێشە ئاوەکە بوو چکە بۆ هۆی ئاوەیە کە هەم قازەکان گۆشتەکەی خاوێندەوە هەم پەڕووباڵەکانی جوان بوونی ئێستا وەکو چڵکن بوون ئەوەی کەمە زۆر ناشیرین بوون بە خۆشیان بەزەیمان پێدادێتەوە من خۆم بزەین بە و بە ئەوانێک کە ئەوەندەی ماون قازەکان و قاز و مراوێنە بەزەین پێدادێتەوە کە ئێستا چکە ئەوانە ژیانی لەسەر ئەو ئاوی بووە کە ئێستا ئاوەش نەماوەتەوە هەر چۆنێکی ژیانێکی نەمر نەژی بەڕێ دەکەن ئەوەی کە ئەو ڕێژێکم هەشە زۆر کەسە بووە لەسەر ئەوەیدا کە پشتی پێدەباست هەم بۆ خواردنی خۆی هەم بۆ ئەوەی کە بەشێکی زۆریشی دەفرۆشت بەس ئێستا نەماوەتەوە هەم بۆ خواردنی خۆشی نەماوەتەوە ئێزامە دەچین لە بازاڕەکان شتی ئەوەی خۆماڵی دەچین دەکڕین لەوێ ئەوەی کە ساڵان لێرەمە بۆ میوانداری بۆ فرۆشتن بۆ هەم ئەوانە مەکاردەهێنا خە خەڵکێک زۆر جات دۆست و برادران خۆشەویستان کە داوان لێ دەکەین داگودین بۆ قازێکی قازمان بۆ سەر بڕن ئێمە بەڕاستی بۆی ئێستا ئەوش نەماوەتەوە.